کاتێ باسی عەدالەت دەکەین جارێ بەر لەوەی بین لەبارەی کۆمەلگاکانەوە بدوێین چ کۆمەلگایەک عەدالەتی تایە و چ کۆمەلگایەک تایە نییە دەبێت یەکەم جار بزانین عەدالەت چییە جارێ ئەسڵەن جارێک دەبێت بزانین عەدالەت ئایا ئیمکانی ئەوەی هەیە لەناو کۆمەلگا بێتە ئاراو یا عەدالەت فکرەیەکی خەیاڵیە و تەنها لە عەقڵی فەیلسوفەکان هەیە و هیچ ئیمکانێک بۆ وەدیهاتنی لەناو واقعێکی کۆمەڵایەتیە بوونی نییە بۆیە دەڵێن بەر لەوەی کە باسی لەوە بکەین کە شتێک دادوەرانەیە یا نادادوەرانەیە دەبێت بزانین دادوەری خۆی چییە جارێ لە ئەساسەوە دادوەری چییە طبعاً مۆزۆی دادوەری لەگەڵ زۆر شتی ترا تێکەڵ کراوە وەکو مۆزۆی حەق چۆن لەگەڵ مافا تێکەڵ کراوە دادوەریش لەگەڵ یەکسانیا تێکەڵ کراوە یعنی لای هەر کەسێک کە بیر دەکاتەوە وەکو ماف بیر دەکاتەوە حتمما دادوەری لای ئەو کەسە عیبارەتە لەوەی ئەوەی هەیە بە یەکسانی بەسەر تاکەکانە دابەش بکرێت ئیتر یەکسەر لێرەوە تۆ کە هاتیتە ناو مڵک ویستت بیر لە عەدالەت بکەیتەوە یەکسەر لە عەدالەت دەردەچی دەچیتە ناو چیەوە دەچیتە ناو مۆزۆی یەکسانیەوە بۆ لێرەوەیە مۆزۆی لەوانەیە مارکسیزم لە هەموو وێنەکانی تر تەیارەکانی تەیاراتە سیاسی و تەنانەت فکرەکانی تریش فعلەن زیاتر پێی بەمە بردبێ کاتێک کە مۆزوعی عەدالەت ئێمە دەیەنینە ناو مڵکەوە یەکسەر تەحەول دەکا بۆچی بۆ یەکسانی بەڵام ئێمە دەزانین یەکسانی عەدالەت نییە عەدالەت شتێکە و یەکسانی شتێکی ترە طبعاً فکرێ یەکسانی کە لە مڵکا بوو پێشتر بەرەبەرە تەحەول دەکا بۆچی بۆ شتانێکی تر لەبەرەوەی لە مۆزوعی مڵکا ئەمە دەبێتە شتێکی خەیاڵی و جێبەجێ ناکرێت و ئەوروپیەکان ئەم مەوزوعە یەکسانیە دەیڵنەوە بەڵام دەیبەنە مەجالێکی ترەوە لە جاتی یەکسانی مڵک دەبێتە یەکسانی هەل بۆ ژیان بۆ نمونە یەکسانی لە خوێندن نابێت خوێندنی پیشەیی بەدەزێنانی پیشەکانە هەموو تاکێکی کۆمەلگا بۆی هەیە ئەو پیشەیەی کە خۆی دەیەوێت فێری ببێ حەقی ئەوەی هەیە یعنی قۆرتکردنی پیشەکان لە سەردەمی مۆدێرنەوە نامێنێت ئەو کاتە لێرە یەکسانیەکە یەکسانی ئەوەیە کە هەمومان دەتوانین بخوێنین هەمومان دەتوانین فلان ئەمەیان تەبەن فکرەیەکە لەگەڵ واقعی کۆمەلگاکانە زیاتر دەگونجا لەبەرەوە ئەم فکرێت دەجاتی فکرەی ئیشتراکیەت جێگیر بوو لێرەوە شتێکی نوێ پێیا دەبێت بە ناوی تێکەڵکردنی مۆزوعی سۆشیالیزمە بە لیبرالیزم بە دموکراتیەت بە هەر شتێکی تر لەمانەکە لەوانەیە لە باشترین حاڵەتیا دۆلی ئەسکەندەنافی هاتوونەتە ئاراوە کە ئێستان ئەمانە هەمووی مۆزوعی مڵکە یعنی مۆزوعەکە کە دەڵێن این مڵکە یەکسەر ئێمە دەبێت باسی یەکسانی بکەین نابێ باسی چی بکەین باسی عەدالەت بکەین وەکە مۆزوعەکە مڵک بوو نابێ باسی حەق بکەین دەبێت باسی چی بکەین دەبێت باسی ماف بکەین ئەی باشە ئێمە ئەگەر لە یەکسانی و مافەوە بەرەو حەق و عەدالەت بڕۆین چی ڕوو دەدا ئایا دەگەینە فکرەیەک ئیمکانی ئەوەی هەبێ فکرەیەکی بێ کە مرۆڤەکان بتوانن ئەم فکرەیە وەدی بێن یا ئەمە وەکو وتمان شتێکی خەیاڵی وەوەی بیر لە کۆمەلگایەکی ئاوا بکەینەوە کە عەدالەت تایە هەیە دەبێت بیر لە جۆرێک لە مرۆڤ بکەینەوە کە ئەم مرۆڤە زۆر جیاوازە لە مرۆڤەی کە لە حدودی مڵکا بیر دەکاتەوە و ئەلێرایی تر لە جاتی ئەوەی تۆ خەریکی یانی شتەکان تەواو پێچەوانە دەبنەوە لە جاتی ئەوەی خەمی ئەوەت بێ مڵکی تۆ کەوتوێتە لای کەسێک خەمی ئەوەتە مڵکی کەسێک کەوت بێتە لای تۆ
لە جاتی ئەوەی خەمی ئەوەت بێ کە یەکێک ناحەقیت بەرامبەر بکا و خەمی ئەوەتە کە تۆ ناحەقی بەرامبەرەکەت بکەیت. طبعا هەر لێرەوە ڕێک دەچینەوە ناو ئەو محاوەرەی ئەفلاتون کە سقراط لەوێ باس لە مەوزوعی ظلم و عەدالەت دەکات، ستەمکاری و عەدالەت، و پرسیارەکەی طبعا عەدالەت لەوێ وا تعریف دەکرێت کە سەرخستنی دۆست و هاوڕەکانی خۆتە بۆ نمونەمە یەکێکە بەسەر دۆست و هاوڕەکانی خۆتە بەسەرەوانی ترا لە ڕێگەی هێزەوە. ئەلەر طبعا هەموو پێناسەکانی عەدالەت کە سوکرات ئەم پێناسانە هەڵدەوەشێنێتەوە هەمووی ئاعتیمادی لەسەر هێزە. طبعا لەوێ ئەو فکرەیە تەرح دەبێ کە ڕەبتی عەدالەت و خۆشبەختی، ئەو فکرەیە مەطرح دەبێ کە کێ خۆشبەختە. طبعا ئەوەی کە قسە لەگەڵ سوکراتا دەکا پێی وایە ئەوە خۆشبەختە کە ستەمکارە، دەگاتە ئەم نەتیجەیە. بۆچی؟ چونکە ستەمکار هەر شتێک بیەوێ دەتوانێت پێی بگات و بیکات. طبعا ئەمە هەمووی ئاعتیماد دەخاتە سەر مەوزوعی مڵک، یعنی ستەمکار ئەوەیە هەر شتێکی بوێ هی ئەو بێ هی ئەو. طبعا دواتر مناقەشەکە دەچێتە ئەو شوێنە سوکرات پرسیار دەکا تۆ زوڵمێکت کردبێ، زوڵمەکە هەڵگری باشترە یا بچی سزاکەی وەرگری؟ کامیان باشترە؟ تەحەمڵکردنی زوڵمێک کە کردوتە، هەڵگرتنی ئەم گوناحە باشترە یاوەکو بچی سزا وەرگری بۆ ئەوەی ئەو گوناحە لە ناوتە بێتە دەرەوە پاک بیتەوە؟ ئایا ئەوانەی ستەم دەکەن خۆشبەختن یا ئەوانەی دادوەرن خۆشبەختن؟ تاوان سوکرات پێی وایە ئەوانەی ستەمکارن دایمە لە ترسێکی زۆرا دەژین. بۆچی؟ چونکە ئەو دایمە ترسی ئەوەیان هەیە ئەو هێزەی هەیەیانە لە دەستی دەن، چونکە ئەو هێزەیان لە دەستدا و کاتە خەڵک تۆڵیان لێ دەکاتەوە، یعنی بەردەوام لە بەردەم چیان؟ ترسان. لەبەرەوە سوکرات پێی وایە ئینسانی ستەمکار لەگەڵ ئەوەشا خاوەنی بکوژ و ببڕخۆیەتی، بەڵام لە ناوەوە دایمە لە وەزعێکی ناخۆشایە، لە وەزعێکی ناڕەحەتایە. حەسەب ئەمەی کە سوکرات دەڵێ ئێمە دەتوانین لێرەوەی تر بچینە ناو مەوزوعەکەوە. یەکەم جار دەبێ ئەو کەسەی کە بیر لە عەدالەت دەکاتەوە بیر لەوە بکاتەوە، ئەو دەیەوێ بەهەشتی ناوەی دەوێ یا باشتی دەرەوە، ئەوەی دەوێ کە بە شاد ببیندێ یا لە خۆی شاد بێ، ئەوە دێتە ئاراوەکە بیر لەوە دەکرێتەوە ئینسان خۆی حەق بێ یا ئەوەی دەوێ خۆی حەق بێ یا ئەوەی دەوێ بە حەق ببیندێت. طبعا بە حەق ببیندێ شتێکە و حەق بێ شتێکی ترە. و ئەرکی حەق بوون و دادوەربوون لە خۆتا ئەمە زۆر زۆر قورسە، یعنی ئەرکێکی ئاسان نییە. و ئەوەی کە ئێمە ملاحەزەی دەکەین لە ژیانی ڕۆژانەمانە دایمە ئینسانەکان هەوڵ دەدەن خۆیان بەوە بزانن کە کەسە عادلەکەن، کەسە ڕاستەکەن، کاتێ دەکەونە ناو کێشەیەکەوە خۆی بەڕاست دەزانێت، بەرامبەرەکەی غەڵەتەکە دەخاتە ئەستۆی ئەو، گوناحەکە دەخاتە ئەستۆی ئەو. و ئەمە تەمان جۆرەکە لە ئالیەتی بەرگریکردن لە خۆی لە ناو کۆمەلگاکە. بۆچی؟ چونکە ئەگەر نەیخاتە ئەستۆی خۆی شتانێکی تر ئەخرێتە ئەستۆی ئەو کە ئەو نەیکردووە و لەوە سزا دەدێت. هەلێرا ئێمە کە بیر لە مەوزوعی عەدالەت دەکەینەوە، طبعا لەوێشە و کەسێک کە لەگەڵ سوکراتە قسە دەکا هەر لە خۆی قسە ناکات، دەڵێ ئەو کەسەی حەقە. لێرە شەرقۆمان ئەم شتە هەیە، دەڵێن ئەو کەسە ئەوەی حەق بێت هیچی بە هیچ نابێت لەم کۆمەلگایە. و ئەمەش بە تەجریبی وایە. کاتێک قوتابیەک لە قوتابخانە بەڕاستی قوتابیە کە دەڵێن حەق یعنی بە حەق قوتابیە، ئەو قوتابیە ڕێگەی ناگەتەوە لەکوێ؟
لەناو پۆلا ڕێگەی نابێتەوە مامۆسایەک کە بە حەق مامۆسایە لەو شوێنە ڕێگەی نابێتەوە لە هەر شوێنێک لە شوێنەکانە ئەوانەی کە دەچنە سەرەوە ڕێگەیان دەبێتەوە کێن ئەوانن کە لە خۆیانە حەق نین لە خۆیانە ڕاز نین بەڵام چییە ڕاز نیشان دەدەن بۆ دەرەوە ئەی باشە گەر ئینسان ڕاز بوو چی بوو دەدا لێرە ئایتر کێشەی ئەوە دروست دەبێت کێ عادلە و کێ عادل نییە یعنی لەویا عەدالەت لە ئارا نییە تۆ بڵێ کەسێک عادلە من فەرزەن لە محکەمە حاکمم جێشی ئەو وڵاتە لە پشتمە پۆلیسی ئەو وڵاتە لە پشتمە دوو کەسیان هێناوەتە ئێرە یەکێکیان مڵکی ئەوی تری بردووە لە ڕێگەی ئەو هێزەوە کە دەوڵەت پێداون دێم چی دەکەم دێم قسەیان لەگەڵ دەکەم و دواتر ئەم حەقە دەگەڕێنەوە بۆ ئەوەیان سجن دەکەم و فلان دەکەم ئەم زەمینەیە زەمینەی دادوەربوون نیە لە ڕاستیە ئەمە زەمینەی دادوەربوون نییە یعنی بۆ ئەوەی کەسێک عادل بێ بەل لە هەموو شتێک نابێ ئاعتیماد بخاتە سەر هێز بۆچی چونکە ئەو کاتە تۆ بەرامبەرەکەت ناچار دەکەی بە عادل بوون لە کاتێکا خۆی عادل نییە ئەی باشە چ کاتێک ئێمە وامان لێ دێکە فعلا لەناو کۆمەلگایەکە بژین عادل بێت ئەمە ڕەفتی بەو کەسانەوە هەیە کە حەقیان دەوێ عەدالەتیان دەوێ بەڵام حەق و عەدالەت بە معنای یەکسانی و بە معنای ماف نییە بە معنایەکی تر کەسێک دەتوانێت دادوەربێت کە هیچ شتێکی نەوێت و هیچ شتێکیشی نەک هەر نەبێت نەوێت ئەمە سەختە وانە بۆچی چونکە کە شتی ویست یەکسەر مۆزوعەکە دەچێتە ناو ماف و مافکاری و ئەوەی کە خەتای تۆیە ئەمە هیمنە ئەو کاتە دەچێت دیفاع لە چی دەکا دیفاع لە مڵکێکی خۆی دەکا کە زەوت کراوە بە معنایەکی تر ئەگەر کەسێک بیەوێ عادل بێ لەناو کۆمەلگایەکی نەعادلە دەبێت قبول کا بەردەوام حەقی بخورێت دەبێت قبول کا بەردەوام ناحەقی بەرامبەر بکرێن دەبێت قبول کا فلان 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 ئاوە ئایا کەسێکی ئاوا هەیە بۆ ئەوەی ئەو نەکەوێتە ناو نادادگەری و ناحەقیەوە دەبێت چی بکە دەبێت ناحەقەکە هەڵگرێ بۆ ئەوەی خۆی ناحەق نەبێت نادادوەریەکە قبول کا بۆ ئەوەی خۆی نادادوەر نەبێت بۆچی چونکە ئەگەر بیەوێ ئەو حەقە بێنێتەوە دەبێت چی بکە دەبێت ئاعتیماد بخاتە سەر هێز وایە کە ئاعتیمادی خستە سەر هێز ئەو کاتە ئەو کەسەی کە لە بەرامبەریەتی نادادوەرە ناچاری دەکا بەچی بەوەی کە دادوەر بێت لە کاتێکا خۆی دادوەر نییە یعنی چی یعنی حەقیقەتی ئەو کەسە دەشارێتەوە چونکە لە کەسێکی نادادوەرەوە بەردێکی بەسەرا دەدا دەیکا بە دادوەر ئەلێرەوە ئیتر دادوەری بەو معنایە دێتە ناو کۆمەلگاوە خەڵکەکە هەمووی وا هەست دەکا دادوەرەوە لە عینی کاتیشە دادوەر نییە وەلێرەوە هەموو کەسێ خۆی بەچی دەزانێت بە عادل دەزانێت بە حەق دەزانێت وەڕێگە خۆش دەبێت کە ئینسان بە ئاسانی بتوانێت بڵێ من حەقم من کەسێکی دادپەروەرم کێ هەیە لەو تەرەفانەی کە ناکۆکن خۆی بە حەق نەزانێت کێ هەیە لەوانە بێ بڵێ من ناحەقم سزان بدەن کاتێک ئینسان دەتوانێت عادل بێ بەلەوە کە بیل لەوە بکاتەوە ئەرێ بەرامبەرەکە عادلە دەبێت بیل لەوە بکاتەوە ئەرێ خۆی عادلە دەبێت بەلەوە بیل لەوە بکاتەوە ئەسڵەن هێز بەکار بێنە بۆ سزادانی ئەوی تر دەبێت بیل لەوە بکاتەوە خۆی سزای قبوڵە و ئەسڵەن حەزات نابێت بیل لەوە بکاتەوە بەهێز و بە سزادان بەرامبەرەکەی وای لێ بکا کە چی بێ عادل بێت بۆچی چونکە عەدالەت لەلایەکی ترەوە ڕەبتی بە چیەوە هەیە ڕەبتی بە ئازادیەوە هەیە لەبەرەوەی ئەوانەی کە دەتوانن لەناو عەدالەتا بژین کەسە ئازادەکانن
ئەو کەسانە نین کە هێز بەرامبەر یەکتر بەکاردێنن چونکە کە هێز بەکار هات یەکسەر کۆیلایەتی دەست پێ دەکات کە هێز بەکار هات ئەو کاتە چی شتەکان هەمووی دەپۆشێن ڕاستیەکان ئەوەی ڕاستیە دەشارێتەوە لەبەرەوەی ئەوەی حەقیشە تەنها لەکوێ دەردەکەوێت لەو شوێنە دەردەکەوێت کە هێز حاکم نییە ئەی چی حاکمە لەوێ حتمما شتێکی تر حاکمە کە پێی دەوترێ حەق کەواتە لەو شوێنەی کە حەق حاکمە عەدالەتیش بوونی هەیە وەلەو شوێنەش حەق حاکمە لە عەینی کاتە ئازادیش بوونی هەیە لە شوێنێکیشە ئازادی بوونی هەبوو یانی چی یانی هێز حاکم نییە ئالێرا دەبێت دووش دێ لەیەکی جاکەینەوە ئایا حەق بەهێزە یا ئەوەی بەهێزە حەقە کاتێک هێز دەبێتە ڕەوایەتی دەر بەو شتەی کە حەقە ئەو کاتە ئەوەی بەهێزە بەهێزەکان حەقن بێهێزەکان ناحەقن ئەوەی هێزی هەبێ ئەوە حەقە طبعا لێرە حەقێک دروست دەبێت کە کۆی حەقەکە حەقێکی ساختەیە و حەقێک حاکمە کە خۆی حاکم نییە لە ڕاستیە تەنها بەرگێکە بۆ حکمی هێز ئەی کە هێز نەبوو بە معنایەکی تر کاتێک کە بەهێز حەقێک گەڕێنرایەوە بۆ کەسێکی تر بەهێز ئەمە حەقەکە گەڕێنراوەتەوە بەڵام ئایا حەقیقەت لەوێ ئاشکرا بووە یعنی هێز محکەمە ناکات لە ڕاستیە هێز محکەمەکردنی نییە دادگاییکردنی نییە ئەوەی بەهێز بوو هێز قسە ناکات هێز گفتوگۆ ناکات هێز ناگەڕێ بە شوێنەوە بزانێ ئەرە چی خۆیەتی چی وایە و چی وانیە هێز تەنها چی دەکات ئەمر دەکات هێز ئەمر دەکات ئەو شتە دەبێت لێرە بێت لەبەرەوە هێز بیر لەوە ناکاتەوە ئەرێ چی حەقە چی حەق نییە کاتێک کە هێز تەحەول دەکات بۆ حەق ئیتر شتێک بە ناوی عەدالەتەوە نییە بەڵام تاوان لە ڕێگەی هێزەوە ئێمە دەتوانین یەکسانی دەستەبەر بکەین بەڵام ناتوانین عەدالەت دەستەبەر بکەین لەبەرەوە دەبێت ئەلێرەوە ئێمە جیاوازی بکەین لە نێوان عەدالەت و یەکسانیە فەرزەن دەسەڵاتێک بێت لە ڕێگەی هێزەوە دەتوانێت چی بکە دەتوانێت ئەو یەکسانی لەناو کۆمەلگاکەیە چی بکە بەجێ بێنێ لە ڕێگەی هێزەوە بەڵام ناتوانێت عەدالەت بەجێ بێنێ بۆچی چونکە عەدالەت ڕەبتی بە تاکە تاکەی ئەو کۆمەلگایەوە هەیە کەواتە بە معنایە بێت دەسەڵاتێکمان نییە بە ناوی ئەوەی دەسەڵاتێک عادل هەیە و ئەسەن خۆی هەر دەسەڵات دژی چییە دژی عەدالەتە کەوتت دەسەڵاتیانی چی یعنی هێز ئەی عەدالەتیش لە شوێنەکە گەشە ناکە ئەگەر بێت و هێزە بێ و حەق لە شوێنێکە دەرناکەوێ حکم ناکە ئەگەر بێت و هێز حکمکە کەواتە بۆی حەق و عەدالەت بێتە ناو کۆمەلگاوە بەل لە هەموو شتێک دەبێت چی لەو کۆمەلگایە بارکە هێز دەبێ هێز بارکە لەو کۆمەلگایە کە هێز باری کرد ئەو کاتە پێویست بە حکومەتەیە حکومەتیانی چی حکومەت ئەوەیە کە تاکەکان هێزی خۆیان بە وەکالەت پێ بەخشیوە کەەوە بەکاری بێنە لە جاتی تاکەکان لە جاتی ئەوەی گروپێک لە گروپەکان بۆ هەبێ ئەو هێزە هەیەی بەکاری بێنە دژی گروپێکی تر دەوڵەت دێت ئەو حەقەی بە وەکالەت پێدراوە ئەم گروپە داوێتی بە دەوڵەت دەڵێت تۆ لە جاتی من چی بکە ئەو هێزە بەکار بێنە کەواتە ئەگەر بە شوێن کۆمەلگایەکە حەق حکمیکە و عەدالەت حکمیکە بگەڕین دەبێت کۆمەلگایەک بێت لە ئەساسەوە کۆمەلگایەکی بێ دەوڵەت و بێ حکومەت و بێ هێز بێت کۆمەلگایەک بێت پۆلیسی نەبێت کۆمەلگای بێت پۆلیس هەیە ئایا ئیمکان هەیە کۆمەلگایەک بێ پۆلیس بێت ئەمە دەکرێت
ممكنة أو حاكمي كالدر ويبتشت ناو إنسان كان حاكمي دركي نميني وهو حاكم لنا وحكم يرتاكي لتاك كانك أو ممكنة لا تشكاتك أما ممكنة كاتك تاك كاني كومال قايك حق للان لسري همشتك وبيا دادوري للان لسري همشتك وبيا تان لسري ملك ومال وآن حقيان بو النوية كم ملكيان بو ملكي زور كلايان بو دقارنتو كحقيان بو أو يسيتر يعني شي يعني حق وسيلة بو قرانوي ملك كواتا حق وسيلة بو أو كاتا ملك لسري حق ويا أي ملكش خويشيا ينزل كواتا هيس حكمي شي دكا حق دكا أو كاتا هيس حكمي حقيقي أو كاتا حق دبيتا حقك سخته أي ما شون دكري أي باشا لنا كومل جايكا أم جزيم شو تكلا شون بيقرينو بخوانا كي لكومل جايكا عدالة هي كتاكا كانت زينة كان أي كتاكا كانت زيان كر يعني شي يعني ده بيهز بكار بيني بو قرانو يوه آیا کۆمەلگایەک هەیە تاکەکانی زینەکەن مڵکی یەکتری زەوت نەکەن ئایا چ پەروەردەیەک هەیە بتوانێ تاکەکان وا لێ بکا کە ئەمە نەکەن تەبان پەروەردە هەیە وا دەکا کە تاکەکان زینەکەن بەڵام بە ئیقتران بەهێز یعنی دەبێت پۆلیسە بێ ئینجا تاکەکان زیناکەن دەبێت کامێرا هەبێ ئینجا تاکەکان زیناکەن دەبێت جۆرێک لە کۆنتۆڵ و سزا هەبێ ئەی کەواتە من لێرە کە دەڵێم کەسێکە گەربیەوە عادل بێ لەناو کۆمەلگایەکی نەعادلە ئێتە ئەو کەسە بۆی نییە هێز بەکاربێنێ ئەگەر هەشی بێ بۆ بەدەستێنانەوەی حەقێک ئەی چۆن دەتوانێت بەدەستی بێنێتەوە دەبێت ئەو بەرامبەرەی کە حەقەکەی لێ زەوت کردووە ئەم چۆن حەقویستە مڵکویست نییە ئەویش ئاوا حەقویست بێت مڵکویست نەبێت ئەگەر ئەو کاتە هەردووکیان حەقویست بوون ئەو کاتە چی دەکەن ڕێک هاوکێشەکە پێچەوانە دەبێتەوە لە جاتی ئەوەی من دیفاع لە مڵکەکەی خۆم بکەم کە لای تۆ نەیبەی من دیفاع لە مڵکەکەی تۆ دەکەم بۆی خۆم نەیبەم کەی من وام لێ هات بزانم ئەم مڵکەی تۆ دەیبەم خراپە لەناوە وێرانم دەکا نەخۆشم دەخا و ئازارم دەدا کاتی هەستم بەو مەشاعرانە کرد کە بەهۆی ئەمەوە تووشیان دەبم ئاخر کە کەسێک هەر تاوانێک دەکا هەر شتێک دەکا لەناو خۆیان چی هەیە هەز بە عەزابێک هەیە لەناویان یعنی هێزێک لەناویان هەیە و عەزابی دەدا بەڵام بە مروری زەمن ئەو مەشاعرە عەزابدەرانە چی دەبن نامێنن جێ دێڵن کاتێک کە کۆمەڵێک تاکە کەس لە شوێنەکە ئەم مەشاعرانەیان کە هەیە لەناوە ناسوێ بەهۆی ئەوەی کە هەر حەقی بەرامبەرەکە دەخۆن و بەسەریا دەڕۆن و ئێشەکەی تر لەگەڵ یا ڕادێن بەنج دەبێ ئەوە یەشە لە جاتیەوەی بەنجی کەنەوە کاتە چی دەبێ بەهێزی دەکەنەوە هەستا عەدالەت ڕەبتی بەم هەستەوە هەیە ئەو کاتە تۆ سزادەرەکە دەکەوێتەوە کوێت دەکەوێتە ناو تۆ سزادەرەکە حکومەتێک نییە بێت سزا بدات و سجنت کات و فلان و فیسارت لێکە ئەو کاتە سزادەرەکە لەکوێیە لەناو خۆتایە و هەمووتان ئەوە دەزانن کاتێک شتێک دەکەن ناحەقیەک دەکەن ناڕەحەت دەبن وایە کاتێک ئینسان ناحەقی دەکات ناڕەحەت نابێ مەگەر ڕاهات بێ لەگەڵ ناحەقەکە مەگەر ئەو هەستەی شعورەی لەناو خۆیان قوشت بێ طبعا کاتێ لەناو ئێمە لەناو کۆمەلگا پەروەردە دەکرێت و دایماوە دەخرێتە مێشکوان حەق ئەوەیە کە مڵکی خۆت لە بەرامبەرەکەت بسێنیتەوە ئەلێرا چی ڕوودەدا بەرەبەرە ئەو هەستە کە کاتێ ناحەقی دەکەی سزات دەدا ئەو مەشاعرە ناخۆشە ئەوە چی دەبێتەوە کرد دەبێتەوە بەرەبەرەی تر نامێنی
ئێمە ئەم ئینسانەکان ئەم هەستەیان مردووە بەهۆی چیەوە بەهۆی ڕاهاتنیان لەسەر ئەوەی کە ناحەقە هەر لەبەرەوە یەک شتێکی تر جێگەی دەگرێتەوە ئەم شوێنەیان بۆ تیمار دەکا کاتێک قانونیان ئەگەر کەسێک لە قانونە حەقی ئەوەی پێدرا خۆشی دەزانێ ئەمە حەقی نییە بەس مادام قانون پەیداوە ئەو کاتە چی دەکا بەم حەقەی کە قانون دەیدا ئەو شوێنەی خۆی کە ئازاری دەدا پێری دەکاتەوە یعنی بە معنایەکی تر قانون و قچ قانونەکە عرفی بێ یا کۆمەڵایەتی بێ نەریتی بێ یا کۆمەڵایەتی چی دەکەن ئیش لەسەر کوشتنی ئەو شعورە ئازاردەرە دەکەن کە لە ناو ئینسانە هەیە بۆچی چونکە ئەو کاتە ئیتر ئەو پێت دەڵێ چیە تۆ حەقی هیچ ترست نەبێ ئەو ڕەوایەتی دەدا بەچی بەشتەکە لەبەرەوە ئەگەر قانون دای ئەمیش بزانێ حەقی نییە هەر بەچی دەزانێ بە حەقی دەزانێ بەڵام ئەگەر قانون پێشی بدا ئەم هەستەی لەناوە بێ دەتوانێ ئەمە لە لای خۆی بێڵێتەوە ناتوانێ ئارامی نییە بۆچی چونکە لەناو ئەمە ئەم شتە غەریبە هاتووەتە ناو ئەو جا ئەو عالەمەی ناوەم عالەمی مەشاعرە کاتێک کە فعلەن چالاک دەبێ وەکارا دەبێ پەروەردە دەبێ ئەوەندە حساس دەبێ دەزانێت چی هی تۆیە و چی هی تۆ نییە ئەو حساسیەتە پیا دەکات لەبەرەوەی کاتێک شتێک کە هی تۆ نییە دێتە ناو تۆ یەکسەر ئینزارت دەکات یەکسەر ئازارت دەدا یەکسەر هەستێکت لا دروست دەبێ ئەم هەستە وا لێ دەکات کە ناچارت کا بەچی بەوەی ئەوەی کەی خۆت نەفرەی دەیتە دەرەوە بۆ ئاوەدانی بۆ پاراستنی ئەمانی ناوخۆت کەواتە کەسانێک کە ئەم ئەمانە ناوەکیان لەلا گرنگ نییە ئەمانی دەرەکی لەلا گرنگە ئەمانی دەرەکیش لە ڕێگەی چیەوەیە لە ڕێگەی هێزەوەیە یعنی دەبێت حکومەت تامینی ئەم ئەمانە دەرەکێت بۆ بکات حکومەت دەبێت بتپارێزێ لەوەی کە لە شوێنەکات پەلامارت نەدەن حکومت دەبێ مڵکەکەت بپارێزێ حکومت فلان دەبێ ئەمە بپارێزێ کەواتە هێزەکەیە ئەو ئەمانەت بۆ دروستەکە ئەم ئەمانە لە ناوە نییە بەڵام کاتێک کە ئەو هێزەی ئەمانی ناوەکی لە ناو تا دروست دەبێ کاتێ شتێک دێتە ناوتەوە تەمە نظامێکیش لە ناو تا ساز دەبێ دەزانێت چی وا لێ دەکا کە لە ناوە وێران بی چیش وێران ناکا ئەو کاتە ئیتر حەق تەنها فکرەیەک نییە تەنها عمليك حسابينيا حق مشاعري شليرا واسكردن بحق ونحق مشاعره هسكردن با داد وربون ونا داد وربون چيا مشاعره هستا استا برا اشتك روشن بويو لبارا او كيف دتواني عادل بيت وعدالة چيا عدالة او النية كا دصلاة هزيقه بي حقك لحق كسيكي تر بسيانتو بو كسيكي تر عدالة اوية كاو هزناوكي والا كسيك بكا او حقيقة كوتوة اللاي بأمانته بيقرنتو بو كسكا لشوينكا كا اینکی کردووە ستەمێکی کردووە لە کەسێک خۆی بچێتە بەردەم کەسەکە بڵێ سزام بدە من پێویستم بەم سزایی تۆیە یعنی ئینسانی عادل ئەوەیە کە پێویستی کاتێک کە ستەم دەکا پێویستی بە سزایە دەبێت بگەڕێ لە شوێنەکە هەتاوەکو فعلەن لەو نائارەمەی ناوی لەو ئەمانە حکوومەتەکەی ناوی ئەو حکوومەتەی لە ناوی هەیە بە لە ئەمانە بمێنێتەوە شەڕ و شۆڕی تێ نەکەوێت طبعا اگر ملاحظتان کرد به کۆماری ئەفلاتون لە ڕاستیە باسی ناکات باسی کۆمار ناکات لە دەرەوە دەوڵەت ناکات کۆمار ئەگەر بە وردی خوێندی بێتانەوە باسی ئەو هێزانەی ناو ئینسان دەکات باسی کۆمارەکەی ناو ئینسان دەکات نەک ئەو کۆمارێکە لە دەرەوە لە ڕێگەی هێزەوەدا دەمەزرێت ئەمانەی پاسەوانەکان عیبارەتە لە ئەو سێ هێز باز دەکات یەکێکیان قوەی شەهەویە یەکێکیان قوەی غەزەبیە ئەویتریان قوەی عەقلیە تەمەنە ئەمانە هەر یەکە ئیشێکیان هەیە قوەی غەزەبی بۆ نمونە پاسەوانە قوەی شەهەوی هی ماڵ و مڵکۆوانەیە قوەی عەقلیش هەیە ئەوش حکومەتداریەکە و دەیکا کە فەیلسوفەکانن ئەمە هەمووی کێشانی وێنەی ناوەی ئینسانە لە لای ئەفلاتون ئەی کەواتە لێرە با بپرسین ئایا کۆمەلگایەکی
دادوەر ئیمکانی هەیە ببێ ما معنایەکی تر ئیمکانی ئەوە هەیە من زۆڵمێکم لە کەسێک کردو و هەستم پێ کردو ئەو هەستە ماوە چالاک بوو هەستم پێ کرد ئیمکانی ئەوە هەیە من بچم بۆ لای کابرا بڵێم زۆڵمم لێ کردویت سزام بدە وەرە با یەکلای کەینەوە وەرە بە ئەم حەقا بگەڕێنەوە شوێنی خۆی ئەو کاتە ئەلێرا دوو کەسەکە چۆنە نەگەر دوو کەسی ئاوا هەبن ئەوەی مەوزوعیانە گەڕانەوە مڵکەکە نییە مڵکەکە هەر مەوزوعانێ لەلایەن چی مەوزوعە ئەوەیە کە ئەوەی حەقا شتەکە ئاوا بێکە حەقا نەک ئاوا بێکە لە مەسلحەتی نایە یا لە مەسلحەتی دوایە ئەلێرا مەسلحەت بوونی نامێنی ئەوەی دێتە پێشەوە ئەوەی حەقا لە مەسلحەتایە با لە زەرری منیشا بێت نەک ئەوەی مەسلحەتە حەقا ئێستا لای ئێمە لای خەڵک عمومەن ئەوەی مەسلحەتە بە حەقی دەزانێت تەنانەت مەوزوعی قانون و شریعەتی شەر لەسەر مەوزوعی مەسالحدا مەزراوە نەک لەسەر مەوزوعی حەق لەسەر ئەمانین ئەنی ئەم تەشریعی کە کراوە طبعا تشریع شریعەت کەسانێک کردویان ئەمە ینی ئەم تشریعات تشریعی کەسانێکە ینی تشریعێکی خوایی نییە شریعەتێکی خوایی نییە ئەوەیە مستەفا زەڵمی ئەو دوانە جا دەکاتەوە شریعەتی خوا و شریعەتی بەشەر جا دەکاتەوە مەوزوعی مەذهب بوو ئەوەی کە تشریعیە ئەوە دادەنێ بۆ ناوی دەنێ شریعەتی ئینسان طبعا ئەو پێشتریش لای لە مەسرحەکەی سۆفۆکلیسە ئەنتیگۆنا ئەمە جا کراوەتەوە ئەنتیگۆنا کچەکە براکەی هێن کراوە لە سێدارە دراوە و خاڵی ئەمری دەرکردووە کە نابێ ئەمە دەرکەس دایگرێ ئەوە سزا دەدێ ئەم خوشکەی دەچینەکەی دادەگرێت دواتر شتێک بە خاڵی دەڵێ کە مەلیکە ئەلە قانونەکانی خوا لەلام گرنگترن تا قانونەکانی تۆ بە معنایەکی تر ئەمە بە قانونی تۆ ئەمە ناکرێ بەڵام بە قانونی خوا من ئەمە دەکەم نە قانونی تۆ ئەمە لێرەوە قانونی خوا لەگەڵ قانونی دەوڵەت دەبنە دوشتی جیاواز جا ئەلێرە بێنە پێش چاوتان ئەگەر ئینسانەکان ئەم هەستەی کە هەیەانە بۆ چاکە خوازی و بۆ حەق بوون و بۆ ئەوە لە ناویانە زیندوو بێت و کۆمەڵە ئینسان پێکەوە لێرە بژین کە ئاوا بن ئەمەستا لەلایەن هەبێت یعنی هێزەکە حاکمەکە کەوتبێتەوە نایە ئەو کاتە چی ڕوو دەدا هەست دەکەن لەوێ عەدالەت پەیدا دەبێت بێگومان لەوێ پەیدا دەبێت بۆچی چونکە لای ئەم خەڵکەی کە کۆبوونەتەوە کەستی چی نییە یعنی کەس خاوەنی هیچ نییە بۆچی چونکە ئەوەی گرنگە حەقە نەک مڵک کە حەق گرنگ بوو لە مڵکە و کاتە کەس خاوەنی شت قیمەتی نامێنێت تا من و تۆ جەنگی لەسەر بکەین هەمومانەوە هەوڵ دەدەن ئەوەی حەقە ئاوا بێ بۆچی بۆی کۆمەلگاکەش هەموو شتێک لە جێگەی خۆیان بێ وە شتێک نەچێتە جێگەی شوێنەکە شوێنی خۆی نەبێ بۆچی چونکە کە شوێنێک شتێک چوویە شوێنەکەی خۆی نییە و کاتە چی دەبێت ئەو نظامە تێک دەچێت ئەو ئەمانە لەناو ئەو کۆمەلگایە تێک دەچێت سیستەمەکە خەلەلی تێدەکەوێت کەواتە بۆەوەی ئەم سیستەمە بە پارێزایی بمێنێتەوە و ئەو کۆمەلگایە لە ئەمانە بمێنێتەوە و ئەم ئەمانە گرنگترە لە چی لە مڵک لە هەر شتێکی تر و ئەم جۆرە لە خەڵکێکی حەقیقەت پارێزن نەک مڵک پارێز ئایا کۆمەلگایەکی وا ئیمکانی هەیە و من دەڵێم ئەگەر کۆمەلگایەکی ئەوا ئیمکانی هەبێ تاوان مرۆڤ دەتوانێت وابێ ئەگەر لە خۆتان بکەنەوە بزانم ناتوان وابن دەتوانین وانە دەتوانین ئەو کاتەی شتی کەسێک کەوتە لامان خۆمان بۆی بەرینەوە دەتوانین بەڵام ئایا ئاسانە ئێستا سەختترین شت ئێستا لەم ژیانەی کە ئێمە تیاهین ئەوەیە کە تۆ ئەمە بکەیت بۆچی چونکە ئەمەت کرد هەمووی تێت بەردەبن ینی تۆ چەند ئاوایەنکەی بە زۆف و ترس و کۆمەڵە شت لێک دەردێتەوە یەکسەر چی دەکەن پەلامار دەدەیت ئەیتر بۆ ئەوەی تۆ مقاومە بکەی ئەو کاتە چی دەکەی ڕێگە نادەی ئەو شوێنەت پەروەردە بێ پێ بگا چونکە هەست دەکەی مادام ئەو ئاوایە کەواتە منیش دەبێ وا بکەم ئەم فعل و ڕەد فعلە
وإنساني آزاد ناكرت نوم فالورة فعله لبروا أم جورا لكاس كحق لا مشتق للاي قرنكترا قيل لينيا چی رو دادا و چی دبی و چی نبی او چی دکا برای که خواه داروا با ترسمو کی دزانن با فلانی دزانن با چی تفسیره کی بود دکن امانه للای گرنگ نیه چون که او اول للای گرنگ نیه که خلق به حقی ببینه او گرنگ للای که خواه حق بید نب به حق ببینید لبر وقتی ام کس امر رگای دگری طبعا هر همو کوملگا کر رگای لدگری هر همو رگای لدگری بلام اما يعني اونا كإنسان ناتواني وابت استواب زانم هموما هزكين وكو إمكانيتي إنسان إمكانيتي أويتيا كأوابت أجر إنسان إمكانيتي أويتيا بوابت كواتا كومل إنسان يشبه كوا إمكانيتي أويتيا وابن ككومل إنسان بكوا إمكانيتي أويتيا وابن أو كاتا حق عدل لنا هرتا كيغلتاك كان حكم دكا نك حق عدل لدسي نخبيا كايا جيب جيدا كان بسر خلقكا اللي راتشي ناميني اللي رأوا دا صلاة الدريكين ناميني كلا رقي هزوا حكم دكا اوي كواي كردوا ام هزا حكوماتو دا صلاة شرعية ببوني بدري چيا اوي كإنسان كان اواني اگر انسان كان اوابون في اسمان بپوليسي پیش نمبر پاراستنی ملکی یکتره هیا اکا منو تو دراوستین من شتکانی توم لخون پاراست او کاتا من خون جنگی او هزا دکم که وام لی دکا که من دست بو شتکانی تو برم لنا خوما جنگی لگل دکم او کاتا جنگی حقنا حق لنا اکرایا لنا خوما ومن لسرما لدزكين او خوم ملككي تو بارزم وكاتكيش ام دزا ملككي تو يدزي او خوم ديم بيكوا دبا محكمه بكي ومن حق دم بتود زكم محكمه بكي شو قال لنا هاريك يك معنا زكايا وكوشون لنا هاريك يك معنا حق ويستكي شيء او كا زكاه دجارته اللي روا او كاتا لنا كوم القايكي اوا ركشت كان عكس زبنو لجاتي وي بوليس راكا بشوان كسيكا كد زي كدوا زكا خوي بشارته زكا خوي دشي بوكيو خوي دشي خلك دبي بقرا بشوان كسيكا دا هينيكا حكمكا يعني اوقات توان باركه بشوان حاكمكا هذا قرا حاكمكا بشوان توان باركه ما قري اوقات حاكمكا بشوان توان باركه شان قرا كم كزي ريقب خوي بدا بتشيت ببي بحاكم چونکە ئەو کاتە حاکمیەتیەکە قورسە چونکە تۆ ئەو کاتە هەر وەکو تاکێکی ناوە کۆمەلگایە زۆر ترسی ئەوەت هەیە چی بکەی شتەکە لە جێگەی خۆیان دانەنی لەبەر ئەوە زۆر بە سەختی یعنی ترس دەیە بەرامبەرەوەی ئەو مەسئولیەتە هەڵگری لەبەرەوە ڕادەکەی لەوەی کە حاکم بیت ها شتەکان چیان لێدێ هەر هەمووی هەڵدەگێڕێنەوە ئەمە بەچی بوي كاتب كإنسان لخويا عادل بو وإمكانيتي عادل بون لنا إنسانا هي وإمكانيتي حق بون لنا إنسانا هي وإمكانيتي تشاق بون لنا إنسانا هي إنسان دتواني تشاق بي دتواني حق بي دتواني دادور بي دتواني تزي نبزي نكا كاتب تزي كرد بچه خوي بشوان دادوەرا بگەڕێت تا حەقی لێ بکاتەوە بۆچی چونکە ئەو کاتە خۆی جیا دەبێتەوە لە خۆی جیا دەبێتەوە لە خۆی ئەو کاتە چۆن حاکمەکە لە ناوەیە دزەکەش لەکوێیە لە ناوەیە کەواتە دزێک لە دەرەوە بوونی نامێنێ هەمووی لە ناوەیە و هەر کەسەش مەسئولە لەوەی کە خۆی بپارێزێ مەملەکەتەکەی ناو خۆی پارێزێ لەم دزە و ئەم دزە شتی لێ نابا لە ڕاستیە شتی خەڵکی تر دێنێتە ناو ماڵەکەی كاولي دكا بما يعني اشتكان همو چين همو ريق عكسن عدالة يكوها لم جياني كبيرشوانا دبيتو اساسا تصوريو جياني كبيرشوانا بوا دكيت اما طبعا همو بيتشي ودبي همو اوي كايما للدر والدروس من كدوا دبي همو بقرأتو ناو انسان كانوا قرأوا ناو انسان او كاتا هر انسانا جنگيت زكي ناو خوي دكا جنگی مجرمەکەی ناو خۆی دەکا لێرە مەسئولیەتەکەی زۆر سەختە چونکە لە ڕاستیە
جەنگکردن لەگەڵ دزێکی دەرەکی بۆ هینەکەی لێسەنیتەوە زۆر ئاسانترە لە جەنگکردن لەگەڵ دزەکەی ناوخۆت. و جەنگکردن لەگەڵ موجرمێک لە دەرەوە کە دێ بۆ کوشتنت زۆر ئاسانترە لەوەی کە تۆ جەنگی ئەو مجرمە بکەیت کە یەکێکت پێ دەکوژێ کە بەمە تۆ دەمریت، بەم کوشتنە تۆ دەمریت، ئەو نامرێت. تۆ دەمریت ئەگەر بێت و فعلەن ئەو عالەمە لە ناوتا دامەزرا بێت، ژیانەکەت هەمووی دادەتە پێ دەڕوخێت. ئەو ئەمانەی کە لە ناوتا هەیە نامێنێ. طبعا کە ئینسان ئاوا بووی تر گەیشتە ئەو شوێنە کە ئەو توان ئیمکانیەتانی کە بۆ ئینسانی بوونی هەیە لە ناوی چالاک بوو، ئەو کاتە کەسێکە هیچ شتێک نایترسێنێ، کەسێکی بە معنای کەلیمە ئازادە. بۆچی؟ چونکە هیچ ناحەقیەکی نەکردووەتە، نایە لە ناحەقی بکات تا بترسێ. ئەوەی ئینسان تووشی ترس دەکات چییە؟ هێز نییە، فڵان نییە، ناحەقیە. ئینسان ئەگەر ناحەقی نەکە لە چی بترسێ؟ عادەتەن ئەو کەسانە ترس تووشیان دەبێت کە شتێکیان کردووە دەزانن لە بەرامبەرەوە سزا وەردەگرن. ئەی کەسێک شتێکی نەکردوێت لە چی بترسێ؟ ئەو کاتە ئەوە ڕوودەدا کە کەسێکی وەکو قازی کە خۆی دەچێتە بەر پەتی سێدارەکە بۆ ئەوەی چی؟ بۆ ئەوەی حەق نەپۆشرێ، ئەوەی حەقە دایمە ئاشکرا ڕوون بێ. طبعا لە ناو کۆمەلگایە دەبێ حەق بە ئاشکرایی دۆڕێتەوە بەوەی کە هەموو تاکەکان هەوڵ دەدەن ئەوەی حەقە حزوری هەبێ بەردەوە. لێرەوە کە ئەمە ئاوا بۆ کاتە عەدالەتیش لە ناو کۆمەلگایەکی ئاوا هەیە، لەبەرەوە عەدالەت ڕەبتی نە بە دەسەڵاتێکی سیاسیەوە هەیە چونکە بەهێز کار دەکا، نە بە حکوومەتێکەوە هەیە چونکە بەهێز کار دەکا، و ئەمانە هیچی لەسەر دەستی حکوومەتێک عەدالەت دروست نابێ. بەس عەدالەت بە معنای ماپ یەکسانی ئەمەیان دەکرێت بێت. ئەوە کە ئیش لەسەر مۆزۆی پاراستنی مڵک و گەڕانەوەی مڵک دەکا ئەمەیان دەبێت. وامەش لە کۆمەلگایەکایە و کۆمەلگایە خەڵکێکە داومە خەیاڵی لای مڵکەکانێتی نەک لە لای چی حەقە و چی حەق نییە. یعنی عاشقە حەق نییە، عاشقە مڵکە. لەبەرەوەی عاشقە مڵکیشە دەبێ کێ حەلیکا یەکسەر مادام عاشقە مڵکە بۆ پاراستنی مڵکەکەی پێویستی بەچیە؟ بە هێزێکی گەورەیە. ئەو کاتە چی؟ دروستبوونی نوخبەیەک و دەسەڵاتێکی سیاسی و ئەسکەر و پۆلیس و ئەمانە یەکسەر شەرعیەت وەردەگرێت، دەبێتە پێداویستێکی کۆمەلگا. ئەو کاتە ئەمە دێتە پێشەوە کۆی کە ڕۆسۆ باسی دەکات. لا ڕۆسۆ تەبان پێی وایە لە سەرەتا ئینسانەکان مڵکیەتیان لان نەبووە، کەسە بەقەدەر خۆی خواردوێتی و ژیانێکی خۆش بووە. تەبان ئەمە جۆرێکە لە ئەفسانەیانی ڕۆسۆ باسی دەکات. دواتر دەڵێم ژیانە تێک چوو، کە تێک چوو لەسەر پێویستمان بە پەیمانێکی کۆمەڵایەتیە تا دەوڵەتێک دانەین و ئەو دەوڵەتە چی بکە؟ بۆ ئەوەی وا بکە ئەو شەڕەنگێزیە لە ناو ئینسانە هەیە حدودێکی بۆ دانێ. وەکو بڵێ تازە ئینسانی تر ناتوانێت ببێتە ئینسانێکی چاک، چونکە پێی وایە ئینسانی چاک ئینسانێکی گێلە، ئینسانێکی هیچ وزانم ینی هینی نییە، هیچ هەست و شتێکی تیانە، حیوانێکی حیوانە، ینی حیوانێکی بدایە لەیەوە. بەڵام ئەمە بەعکسەوە، ینی ئینسان دەبێت فعلەن لە حیوانی بوونەکەی دەرچێ جا دەگاتە ئینسان، ینی جا دەگاتە ئەو ئینسانێک کە ئینسانە. ئەو ئینسانەی بەم معنەیە کە باسم کرد دەگەر بێت و بە وردی بیری لێکەینەوە بێنینە پێش چاومان، دەبێت کۆمەلگایەکی ئاوا بێنینە پێش چاومان کە حاکمەکان حاکمێک لە دەرەوە نییە تا ئێمە ببینین، حاکم لە ناوەیە، دزەکان لە ناوەوەن، هەموو شتێک کەوتوێتەوە ناوەوە. ئەو کاتە خۆی ئینسان، هەموو ئینسانێک بۆ خۆی لە ناو خۆیان حکومەتێکە، بۆ خۆی لە ناو خۆیان ئیدارەیەکی سەر بەخۆی هەیە و کەس حکمی کەس ناکە، لەوێ ئەوەی حکم دەکا ئەوەیە کە لە ناو هەموویانە یەکە، ئەوەیە کە لە ناو هەموویانە هەمان شتە و ئەو هێزە ئینسانیەیە کە لە ناو ئینسانە و هەموو ئینسانێکە هەیە. ئەو هێزە چالاک بووە، حاکمەکەی ناو ئینسانەکان چالاک بووە. ئەو کاتە پێویستمان بە حاکمی دەرەوە نابێ و پێویستمان بەوە نابێ ئێمە دادمان بەرینە لای ئەوانەی کە هێزیان هەیە تا با هێز و بازووچیمان بۆ بکەن ئەوەی کە هەیە بیسێنەوە. و طبعا ئەگەر کۆمەلگایەکی ئاوانە بێ ئینسانە بیەوێ ئەو ڕێگایە بگرێتە بەر لەناو کۆمەلگایەکە کە مۆزوعەکە لە لای مڵکە، ئەوە بێگومان سەختترین ناڕەحەتی دەبینێ ئەگەر بیەوێ ئەو توانایانەی ناو خۆی
زمینیان بۆ ساسکا چالاک بن و ئەو هێزا و حاکمەی ناوەوە دروست بێت و بگا بۆ ئازادیەکە هەیە تاوان ئەمە لەناو کۆمەلگایەکە کاوانی تر ئاوانین ئەمە ڕێگاکەی زۆر سەختە و ئاسان نیە بۆچی چونکە دایمە بەرامبەرەکە تۆ مادەدی بۆ ئەوەی واز لە چی بێنی مادەدی بۆ ئەوەی بکەویتە ناو ئەو سیستەمەی تر بۆچی کات ناڕەحەتیان کردی حەقیان خواردی تۆ چی دەکەی تۆش یەکسەر دەکەویتە ناو ئەو سیستەمێکە و مامەڵەی پێ دەکا تۆش هێز بەکاردێنی بۆ بەدەستێنانەوەی حەقەکە لە کاتێکە نازانی ئەگەر هێزت بەکارهێنا چی دەوێت ئەو توانایە لە دەست دەدەی کە لە ناو تا دەت پارێزێ لە ڕاستیان ئەو هێزەی کە تۆ دەپارێزە لە ناوەوە تۆ لە دەستی دەدەی بۆچی چونکە پەنا دەبێتە بەر هێزێکی دەرەوەی ئەو هێزە کە هێزێکی دەرەکیە وەلەم ڕێگەوە من پێم وایە ئەگەر فعلەن ئینسان ئەو ئیمکانەتی تایەوا بێت و ئیمکانی ئەوە هەیە کۆمەلگایەک ئەگەر بچووکیش بێ بێتە ئاراوە پێویستی بە پۆلیس و مەحکەمە و ئەم شتانە نەبێ بەڵام بەمەرجێ بەم پرۆسا پەروەردەیە ڕۆشت بن و ئەو هێزە ئینسانیە کاوان دەکا بە ئینسان لە ناویانە چالاک بووبێ و خۆیان عاشقی ئەو ئینسانە بن بگەن بەو ئینسانە تاوەکو بکەونە سەر ڕێگاکە بۆەوەی ئەو کۆمەلگایە بێتە ئاراوە لەبەر ئەوە ئەگەر بەپی ئەمە بێ نەخێر جوابی پرسیارەکەی ئێوە نەخێر هیچ کۆمەلگایەک نییە کۆمەلگایەک بێت دادپەروەری تیا بێ و هیچ کۆمەلگایەک نییە کە تایە حەق حاکم بێ و ئەو کۆمەلگایانەی کە ئێستا هەیە هێز تایە ناحکم دەکا نەک حەق و ئەمەشمان بە چاوی خۆمان دەبینین ئەو دنیایە کە ئاوایە ئەوای تر بەرهەمی ئەوەیە کە ئینسانەکان گرنگیان بەوە نەداوە بەو ئیمکانیاتانەی ناو خۆیان نەداوە کە دەبێت گرنگی پێ بدەن تاوەکو ببن بەو ئینسانەکە دەبێ ببێت و بوونە ئینسانیەکەیان ئاشکرا بێت و تا ئەمەش ڕوونەدا ئیمکان نییە نەک کۆمەلگایەک تاکێک هەبێت کە عادل بێت وەکوتم ئەو تاکە کاتێکەیە هیچی نابێ هیچی بێ نابێ هیچی هەبێ نابێ دەبێت دامادا بێت لە هەموو شتانە چونکە ئەمانە هەمووی ڕێگرن لە بەردەمەوەی کە تۆ ئینتیماد بۆ کردن یەکسەر وا لێ دەکەن کە ئینتیماد بۆ حەق لە دەزێ ئەو کاتە ئینتیماد بۆ مڵک پیا دەکەیت بۆ معنایە هیچی نەبێ ئاگاتان لێ بێ بۆ معنایە ناڵێن کە هیچی نەبێ یانی هیچی لا نەبێت دەکرێت مڵکێکی زۆری هەبێ بەڵام ڕەتی بەم مڵکەوە جیازە یعنی لە لەحزەیەکە ئەم مڵکە هەمووی لە دەستدا وەکو وایە هیچی لە دەست نەداوێت یعنی مۆزوعەکە نەبوونی مڵک نییە ئاگاتان لێ بێ نەبوونی ئەو پەیوەندیەیە کە ئێمە بە مڵکەوە هەمانە ئەمە گرنگە یعنی مڵک ئەو کاتە وەسیلەی وەدیاتنی حەقا نەک حەق وەسیلەی بەدەزێنانی مڵک بێت کێشەی ئێمە ئەوەیە حەقمان بۆیە دەوێ بۆەوەی مڵکێکە وەدەسی بێنینەوە نەک مڵکێکمان دەوێ بۆەوەی حەق تایە وەسیلەی ئاشکابوونی حەق بێت ئەو کاتە مڵک دەبێتە چی دەبێتە مادەی بەرجەستەبوونی ئەوەی کە حەقە ئەو ڕۆشنایی کە لەناو ئینسانە هەیە و ئێستا ئەوە کێشەیە چییە پێچەوانەیە ئێمە حەقمان دەبێت ئەوەکو لێرە تەمان حەق نییە ئەوەی کە ئێمە داوای لێ دەکەین مڵکەکەمان بۆ بگەڕێنێتەوە حەق نییە چییە هێزە بە حەق مڵک دەگەڕێتەوە ئێستا نا بە هێز و بە پۆلیس و بە حکومەت بەچی دەگەڕێتەوە لێرە کەسێک عەرزێکی لە داگیر کرا دەبێت چی بکات دەبێت بە هێز بیگەڕێنێتەوە ئەی محکەمەش لەوەوە نییە کە دەتوانێت ئەمە بگەڕێنێتەوە کە حەقا لەوەوەیە کە هێزی هەیە بۆ گەڕانەوە ئاگاتان لێ بێ لە ڕێگەی هێزەکەی نەبێ کەس دەچێتە محکەمە خۆ ئێستا وایە تقریبا کەس ناچێتە محکەمە چونکە محکەمە هیچ نە پۆلیسی هەیە و هیچ هێزێکی نییە تاوەکو بێت مۆزوعەکان حەلکە لەبەرەوە بە چی حەل دەبێت بە شکوێکی عەشایری و بە سوڵح شتەکان حەل دەکرێن و لێرەوە بەڵام لە ئەوروپا حتمەن ئەو هێزە هەمووی بە وەکالەت دراوە بە نوخبەیەک ئەوان حکمی کۆمەلگاکە دەردەکەن وان تەشریع بۆ کۆمەلگاکە دادەدەن من لێرەوە بزانم توانم هەندێک لەو مۆزوع بوون کەمەوە چەنەمە یەکەم جارمە من لەبارەی عەدالەتەوە قسە بکەم بەڕاستی و
یەکەم جارمە کە ئەو پرسیارە ینی ببێتە پرسیارێکە من لەگەڵ یا بڕۆم و باسی کەم ئەوەش کە ئاعتیمادم خستە سەر ئەو بوو کە لەناو خۆما زیاتر لەگەڵ یا ڕۆشتم و بیرم لێ کردوێتەوە نەم قەرجایە سەر ئەوەی کە بڵێن مۆزوعی عەدالەت لە کتێبەکان ئاسێرکەم کتێبە فەلسەفیەکان تا بزانم چۆن هەرچەنە من ئەم مۆزوعەن لە لای پێشتر لە لای سوکرات خوێندوێتەوەی کە ئاماژەم پێدا واویشەوەی کە لای ئەو هەیە و فکرەیە کە پێی وایە ئەگەر تۆ زۆر نەکەت کرد بچی سزاکە قبولکەی باشترە لەوەی کە چی بکەی لەوەی کە بەو زۆرمەوە بمێنیتەوە وامە هەندێک دەرگای بۆ من کردەوارە و کاتەش من لە تقریبا تەسەوڕ دەکەم نزیکەی 15 ساڵ لەمە بەرە و محاوەرەم خوێندەوە بەس بۆ من شتێک بوو شتێکی سیر بوو وەستم دەکرد بە شوێن شتێکم بۆ باز دەکا کە خۆم بە شوێنیا دەگەڕێم ئەوەی کەمان بوویەوە هەوڵمدا لە ڕێگەی ئەوەی کە دەیزانم و بیرم لێ کردوێتەوە بۆ ئەوەی باسکەم بە هیوایەوەی کە بتوانین ڕۆژێک خەیاڵمان بکرێتەوە سەر ئەو ئینسانی کە لە ناومانە هەیە ئەو ئینسانی کە فەرامۆشمان کردووە و ئینتیمای بۆ پێیاکەینەوە و بەرەوە بڕۆین کە بتوانین ئەو کۆمەلگا خەیاڵیەکە وا دەزان دێ خەیاڵی و لە کاتێکە ئیمکانیەتەکەی لە بەردەستی ئینسان هەیە دامەزرێت هەندێک دەڵێ خۆیان باران ببارێ بۆ گەنمەکەی هەندێکیش ماڵەکەی کاول دەبێت دەڵێ خۆیان نەبارێ یانی ئەمە کاتێک لە مەسلحەتەوە ئێمە سێرمان کرد هیچ شتێک نبینی یانی دەکرێت ئەو شتەی لە زەمانێکە ئێمە بە عادل زانیمانە حکومە لە زەمانێکی ترا کە پێچەوانە بە مەسلحەتی ئێمەیە ئەوان بەنا عادل زانیوەسە بە عادلی دەزانین ئەو کاتە شتێک نابێت بە معنای عەدالەت بۆ ئەمە ضروریاتە بۆ ئەمەیان کە بۆ ئەمە کاتێکە ئینسان نەبوو ئیتر پێ عادل بێ دەتوانی وای لێ بکەی مڵکی فلان نەخوا فیسار نەخوا بەڵام ناتوانانی بە کوتەک و هێز نەکەس بکەی بە چاک نەکەس بکەی بە عادل نەکەس وا لێ بکەی کە دز نەبێ نەکەس وا لێ بکەی کە پیاو کوژ نەبێ ئەم کابرا تۆ نایڵی پیاو بکوژێ بەڵام پیاو کوژە هێز یەکسانی دروست دەکا هێز وا دەکا کە فعلەن ناڵم ئەوە من نەموتوە دەڵێم یەکسانی دەتوانێت بەهێز یەکسانی دروست دەبێت بەڵام بەهێز ناتوانانی ئێمە ئینسانێکان کە عەدلیان ناوێ عەدالەتیان ناوێ ئێمە بەهێز وایان لێ بکەین ببن بە عادل خۆیان عادل بن لە ناو عادل بن دەتوانین لە دەرەوە ڕێگەیان لێ بگرین زوڵم نەکەن بەهێز چونکەمە جەنگی هێزە کابرا ئەمە من دەمەوێت بەس لە خەیاڵی منە هەیە ئەمە ینی من مشکلەم نیە لە خەیاڵی منە هەیە لە واقع من نهاتوم لێرە زانی هینکەم شتێکتان بۆ بێنم لە واقع بچین لافیتەی بۆ ڕواسی مینکەین من باسی فکری عەدالەت دەکەم ئەمە پرسیارەکەی منە ئایا عەدالەت من هەموومان دەزانین هەیە کەس ناتوانێت بڵێن نییە باشە کەس ناتوانێت بڵێن نییە یعنی ئێمە تیامانایە بەڵام ئێمە ئیحتیمامی بێنادەین یعنی ئەسەر لە جاتی ئەوەی ئەو خەڵکا مڕا دەکا بە شوێن مڵکا مڵک بۆتە قیبلەی ئەگەر چاکە ببوایەتە قیبلەی چی ڕوو دەدا باشە بۆ من حەزم لێیە ببم بە ئەندازیار بەڵام حەزم لێ نییە ببم بە چاک ببم بە عادل حەزم لێیە بمە محامی بەس حەزم لێ نییە بمە عادل حەزم لێیە بمە حاکم بەڵام حەزم لێ نییە بمە عادل ئینسانی عادل حاکم نییە ئەسڵەن بەعکسەوە ئینسانی عادل هەرگیز ڕادەکات لەو شوێنەی کە حکم سەر لەبەرەوەی حاکمەکان لە عەدالەتەوە نین حاکمن ئەوە هێزێک ئەو حەقەی پێداوە کە کراوە بە حاکم ئەزانی ئازادی و عەدالەت ڕەبتن بە یەکەوە بەبێ یەکتر لازم و مەلزوم یەکن ئێمە ناڵێم بەهێز ئینسان ناتوانانی ئینسانێ وا لێ بکەی عادل بێت بەهێز ناکرێت بەچی دەکرێت دەبێت ئازادی بە ئازادی دەکرێت بەهێز بەعکسەوە ئەو تۆ ئەو نەعەدالەتیە کە تایەتی چی لێ دەکەی کەپتی دەکەی دەیشاریتەوە کاتێک کام هێزە لە سەری نەما وەکی خۆی لێ دێتەوە بەڵام کەسێک لەناو خۆی عادل بوو
ئەگەر ئەو کەسە هەموو هێزی دنیای بەرامبەر بەکاربێنی چییە؟ عادل نابێت. یعنی عەدالەت وەک هێزێکی ناوەکی نەک وەک ئەوەی کە من تۆ ناچار بکەم. حکوومەت دەتوانێت دەستی دزەکان ببڕێ، دەتوانێت توزانم لوتی کەرەکان بقرتێنێ شتێک لەمانە دەتوانێت بکە، بەڵام ناتوانێت ئینسانێک گوا لێ بکە عادل بێ، ڕازگۆ بێ، باش بێ، فلان بێ. دەتوانێت مژدەمەکان سچنکان زیندانیان کە ئەگەر هێزیە بوو. ئەمە ئەو کاتە جەنگی هێزە، کە جەنگی هێز بوو ئەو کاتە هێز حەقا نەک حەق هێزە. بەڵام یەک ئینسانی حەق ئەوە بزانن هێزی هەموو دنیا هەیە، بەڵام هێزی هەموو دنیا هەیە بۆچی؟ بۆ خۆپاراستن نا، بۆ ئەوەی خۆی بپارێزێ یار. بەڵام هەموو دنیا کۆ بێتەوە ناتوانێت نەحەقیقی پێ بکە، ناتوانێت کە من نەم کرد تۆ چیم لێرەکە یادێک دەتوانیشم لێکرد من نایکەم پێم دەڵێن ئەو کەسە بکوژە من نایکوژم، ناتوانم نێکوژم. ئەی ئەو کاتە دەستم دەگرێ و دەمانچەکە دەخاتە ناو دەستم و پەنجە بە دەستما دەنی ئەوە من نەکوشتووە. دەتوانێت کەس دەتوانێت کەسێک بە کەسێک بکوژێ ئەگەر خۆی نەیە دەتوانێت. یعنی چی؟ یعنی کەواتە ئینسان لەگەڵ ئەوەشە کە یعنی هێز لێرە سفر، هێز هیچ مانای نامێنێت کە من هەموو دنیا کۆ بێتەوە نەتوانێت کەسێکم پێ بکوژێ یانی چی؟ یعنی دەتوانم حەقۆم. کەواتە هێز ڕەبتی بە چیەوە نییە؟ بۆەوە نیە هیچ پاساوێک نییە بۆ ئەوەی ئینسان هێز بکاتە پاساو بۆ ئەوەی کە ناحەقی بکە. بۆچی؟ چونکە دەتوانێت ناحەقەکە نەکە، بەڵام دەکرێت دەناوچێت. بەڵام ئیترەمەیە مەوزوعەکە هێز و ئازادیە. هێز یەکسانی دروست دەکە، بەڵام هێز عەدالەت دروست ناکە. ئەمە ئینەکەیە. ئەی چی عەدالەت دروست دەکە؟ ئازادی. کەواتە ئازادی و عەدالەت ڕەبتن بە یەک دەست. هێزی دادپەروەری پشتیارەتوە هیچ کاتێک هەیە پێویستیان بە یەک بێ؟ من پێم وایە هیچ کاتێک دادوەری پێویستی بە هێز نیە. خۆی هێزە، چۆن حەق خۆی هێزە. حەق تۆ لەویا مەبینە، حەق هجوم ناکە، حەق بەرگری دەکە. لەویا ببینە کە کەسێک ناحەقی ناکە هەموو هێزی دنیا کۆ دەبێتەوە ناتوانێت. بۆ ئەوەی قسەیەکەیە من بیڵێم هەم پارچە پارچەم دەکەن من ئەم قسەیە ناڵێم وایە دەتوانم قسەکە نەڵێم، یعنی ئیمکانەتی ئەوەم تایە. دەکرێت لە ناو ببرێم، بەڵام ناکرێت بە زۆر ناحەقیەکم پێ بکەن. ئەمە ڕۆشنە. وتم هێز دەتوانێت یەکسانی دروستکە، بەڵام هێز ناتوانێت کەسێک بکاتە کەسێکی دادوەر. هێز ناتوانێت کەسێک بکاتە کەسێکی حەق. دەتوانێت وای لێ بکات ناحەقی نەکە، بەڵام ناتوانێت وای لێ بکە حەق بێت. ئەمە شتێکە بە منطق بیری لێکەرەوە، وانە؟ ئەمە شتێکی منطقیە. آخر هەندێک شت هەیە ناکرێ هەر لە خۆ هەر قسەکردن یامە. تۆ دەبێت منطقێک دەبێت، بنەمایەک دەبێت بۆ قسەکردن. کاتێ من شتێک دەڵێم بنەمایەک هەیە لە بنەماکە شتەکە دەڵێم، ئەوە ئینشانیە لە بەرەم کردبێت. یعنی شتێک نییە بڵێم وڵا فلانە کەس وای وت و فیسار کەس نه، بنەمایەک هەیە. نام مۆزوعەکە قەناعەت نییە، مۆزوعەکە بنەمایەک هەیە بەپێی ئەو بنەمایە دەڵێم. ئاخر مۆزوعەکە تێڕوانی نییە، ئەم مۆزوعەکە لۆجیکە. مۆزوعەکە ڕێی من نییە لەسەر شتێک، ئەمە ڕێی نییە، ئەمە لۆجیکە. لۆجیک ئەمە کە من دەڵێم هێز ئەی من ئەوەتە دەڵێم تۆ دەتوانێت ڕەدی ئەمە بکەیتەوە بڵێم ئینسان تۆ دەتوانێت ڕەت گیانم دەتوانێت ڕەت آخر دەخۆم ئەمە نییە. من ئەندروز ناکرێ ئینسانی ئەو دەکە ئێمە باسی دروستکردنمان کرد یانی چی؟ یعنی کۆمەڵێک خەڵک کۆمەڵێکی تر دروست دەکەن، ئەمانە دروستکردن و ئەوانە دروستکراون، یعنی ئەوانە محکومن بەمە. ئیتر عەدالەتی کۆمەڵایەتی چی؟ ئەمانە دنیا بووکە شوشەکەن بەدەستی ئەمانی تر کە دروستیان کردوون. ئیتر عەدالەتی چی؟ ئەمە دەکرێت فعلەن تۆ لە ڕێگەی پەروەردەوە کۆمەڵە تەیری سێر و سەمەرە دروستکەی بە ناوی ئینسانەوە دەکرێت دروستیکەی. بەڵام ئەمە یانیەوە نا عەدالەت وات کردووە کە ئینسانانە باش بن، وات کردووە کە ئینسانانە چاکە ناتوانانی تۆ بیچێنی لە دەرەوە. چاکە لە ناو ئینسانە دەبێت لە کۆمەلگای ئەکرێت کۆمەلگایکی دادپەروەری، چونکە
کۆمەلگایەکی یەکسان دموکراسی ئەمانە دەکرێ هەبێت يعني كومنكا أكرم الخيال كما أجل كم كومنكا تصوت به والله لعرسي وأشياء هي أقصانيتو يعني أم جور لكن سكتين بدأ شروالي إنسانك ما بدوسك هميشة حقي كل أقصانا جانبا من هميشة جانب ظلم إلى كل أقصانا جانب يعني أقصانيتو جانب جبارد وسط تبغى سكرم طاقم جاي جواب مروز آخرنا تولى موضوع كده شو كورة كناوي شو كورة كناوي چەمکی عەدالەتە لە ڕوانگەی فەلسەفەوە بڕۆ یەک کتێبی فەلسەفین بۆ بێنە کە ئاوا باسی مۆزوعەکەنەکە ئاوا کە من باسی دەکەم بەس کتێبەکە فەلسەفی ئەی چۆن باسی دەکەم باشە لایبنیتس لە خەیاڵا دەچی کۆمارەکەی ئەفلاتون خەیاڵیە هی گڵەوەی ناوی ناوە دەوڵەتی نەتەوە ئەمە خەیاڵیە ئەوەی منیش دێڵێم خەیاڵیە ئەی من وتومە خەیاڵیە نەموتوە ئەمە شتێکە هەیە لە واقعا دەکرێت من تۆ سەرەتات بیرچوویەوە من ئەم پرسیارەم کرد فکرەی عەدالەت فکرەیەکە دەتوانین بێنینە ناو واقعیانە حەسەب ئەوەی تۆ دێڵی من جوابی ئەم پرسیارەم نەداوەتەوە کە دەتوانین بێنینە ناو واقع ئەوەم جواب داتەوە ئیمکانیەت هێنانە ناو واقعی لە ناو ئینسانە هەیە و فەیلسوفەکانیش لەوێوە ئەمە دەڵێن کە ئیمکانیەتی تحقیقبوونی ئەو کۆمەلگایە لە ناو ئینسانە هەیە ئیمکانیەتەکەی لە بەردەستایە کە خۆی ئەم ئیمکانیەتە فعال ناکە ئەوە مۆزوعێکی ترە ئەوە ئێمەین خەیاڵین لە ڕاستیە ئێمەین ئەو ئیمکانیەتە لە بەردەستمانە هەیە چالاکی ناکەین فعالی ناکەین ئەوەنا ئێمە هەمومان دەتوانین دزینەکەی ناتوانین دزینەکەی ئەی دزیمان نەکرد فڵانمان نەکرد پۆلیسمان بۆ چییە دەتوانین کاکە دەتوانین ناتوانین من دانراوم بەم ڕاقیب لەسەر کۆمەڵە تەلەبە لەبەرەوەی قۆپیە نەکەن ناتوان قۆپیە نەکەن ئەی چی دەبێ من کاکە با لەوێ نەبوو قۆپیە نەکەن ناکرێت دەکرێت قۆپیە نەکەن ئەمانە شتیانەکەن ممکنن بکرێن یعنی شتانێک نییان ئەی بۆ من قۆپیەم نەکردووە بۆ فڵانی تریژ نەکردو خۆ مەجموعەیەکەن هەر مامۆساکەش بچێتە دەرێ هەر قۆپیەکە ناکەن یعنی چی یعنی ئیمکانیەتی ئەمە لە ناو ئینسانە هەیە یعنی وەکو ممکن هەیە هەر شتێکیش وەکو ممکن هەبوو یعنی چی یعنی فعلی دەبێتەوە با یەک کەسیش کانت وا دەڵێ فکرەی هاوڕێیەکی بە وەفای ڕاستەقینەی ئاوا ئەمە فکرەیە لە ناو هەر یەکەمانە هەیە ئەگەر بە ژیانی مرۆڤایەتی لە ئەوڵەوە هەتا ئێرە ڕەفیقێکی ئاواش لە واقعا نەبوو بێ ئەمە معنای ئەوەی نییە کە ئینسان ناتوانێت ببێ بەو ڕەفیقە ئەمە کانت وا دەڵێ ئەگەر لە سەرەتای بەشەریەتەوە حتا ئەم لەحزەیە من و تۆی تیاین کۆمەلگایەکی ئاوا نەبوو بێ ئەوە ینی ئەوە نا ئیمکانی بوونی نییە و ئەوە ڕەت ناکاتەوە کە ئەم کۆمەلگایە ئینسان ناتوانێت دامەزرێنێت کانت ئاوا دەڵێت کانت کۆمەلە حکایەت نییە هیگڵ کۆمەلە حکایەت نییە لۆجیکە دوو قسە نییە من بیکەم و نیچە وای وتو فلان وای وتو فیسار وای وتو ڕاوەڵس وای وتو فلان وای وتو ئەمانە تێقەڵ و پێقەڵ باسی ویتگنیشداین دەکرێت لەو ڕاوە باسی کان دەکرێت ئەخر ڕەبتی ئەم دوانە چۆن دەکەیت نە باسی تۆ ناکەم باسی ئەوە عمومەن دەکەم عمومەن چۆن ئەمە قسە دەکەین لەسەر مەوزوعەکان ئێمە کێشەمان ئەوەیە لە قسەکردنمانە بنەمایەک نییە و فەلسەفەش بەل لە هەموو شتێک داوای بنەمات لێ دەکەم کە فەلسەفیانە بیری لێ کردەوە بنەماکەت کووە ئیتر ئینشایات نییە من پێم وایە بۆ چوون و مۆچوون نییە من بۆ چوونم وایە ڕێئیم وایە لەناو فەلسەفەها ڕێئی ڕێگەی نابێتەوە کە بنەما هەبوو ڕێئی نییە کتێبەکەی هیگڵ بخوێنەرەوەی کە لەسەر مێژووی فەلسەفەی من خۆم تەرجەمەم کردووە لەوێ جانە چۆن باسی ئەوە دەکات ڕێئی ئایا لە فەلسەفە شتێکەکەی بەناوی ڕێئی ئەمە ڕێئی من و ڕێئی تۆ لەناو فەلسەفە بوونینی فەلسەفە ئەم کۆمەلگایە چی دەکات حەسەب ئەو ئیمکانیەتی ئینسانەیەتی تەسویری دەکات با چۆن ئەینا لەم ئیمکانیەتەکە هەیە ئەیانی چی ممکن لەگەڵ مستحیل خەیاریە یعنی ئەوەی کە ناکرێ ببێ ئیمکانیەتەکە لە بەردەستانیە فەرزان من دەمەوێ ئەو کامێرایە بکەم با حشتر ئەمە شتێکی مستحیلە چونکە ئیمکانیەتی ئەوە نییە کە ئەمە ببێ بەوە
إمكاني أو هي إنسان باش بي إنسان حق بي إنسان راز بي إنسان فلان بي أي شون إمكاني أو هي خراب بي جلاد بي فلان بي أم إمكانه شيء فلسفة إيش لسر أو إمكانه دكا أجر أم إمكانية فعلي ببيته وش كومل جاي أقدر أعرفه يعني كومل جاك كومل جاي أجريه أجر أم إمكانيته نخيالية أجريه احتمالية أجر أم إمكانيته شالاب ببي أو كومل جاي شون دبيت وكانت باسي كومل جاي كي أوادك بناوي كومل جاي أمانجا كان باسي ودك إمكانيته شون أجر فعلي ببيته كومل جاي شون تاككاني شون بيونديان شون هل يكلو فيلسوفانه باسي أو كوملغا ممكنة دكان كأجري أوي هي إنسان بتواني بين توقعه بين تعراه لبر أوي ممكنة أو لفلسفة منطقة هي أوي ممكنة واقعي دبيته بس أوي خيال طلاوة أو واقعي نابته أما إمكان هذا وش هو يقول أوي بعكسه أوي ممكنة راستقينية لا يقل جوايا أوي اللي عقلها هي جالوا كعادة بيت أوي كل عقلها أساسي نبي كهاتها نواقعه أو خياله بلا واقعي شابت بوشي شنكا بناء قلوبني نية أما أنا دبي ليك جاكينو أنا بمسقفة هنيك خلق خريجتي كيتي ناقاد بما أما بيسا كورس بكريتو بيسا بخرن لنا معنا أنا شتانا كان بيويسي بخنويكي خنوي بيوديجا بقورو سيمينارا وكومالا حكايات وكومالا الرسلم لا ولا لا إنه ما دارين فلسفة كيف كان سكتنا براسي لايما هنينيا يعني بباشي نابين أم رأيتو أما كان لنا أو بيصالة حتى شنا بعزي ده كان هيك قرا هيك هل كطرف خوي دقرو والمصالح خوي كومالا شو ده ديكاتو كومالا لا أنا دقرو لا أنا كتر دكاتة جنوتي دقرو بدي تدقرو أما نجاني بيتش وده بيعم ثقافة بقرر لثقافة هيك سطحي أيديولوجيو دراسة ثقافة كبنمايكي بنماكي بيركنوبي وتالي اشتكان تبري ومش براسيلا تواني أو مثقفانية كيساهمانا لا تواني أو أنانية ولا تواني أو أنانية بين شرحي منطقي رسوب وفلان لا تواني أو أنانية بين كتابكي كانت بين الشرحي كان بوشي چونك اتماما بوشانا نداو ومنيش ناتوان براسي وكو أوان سكورو سينار كان چونك من ناتوان طرف جيريب كان ناتوان اسمه قال بريكي تدويران كان وأمام بكر دايب ما دعت ميرا أساق بوخم لشوين يقوم خريكي إيشو مصلحته كهرباء يقوم بهم لبروا دبيع براسي يعني من سببي أويكا زور جابدين دلان سيمنار ألم كاكنات ونم سيمنار چونك دزانم أو شتانا يعني ناقا نابت من ناتوان دعمي أو جوري لثقافة بكم كثقافة يكي زور سطحية بس سيمنار بكردم لكورسكي كانتا يك مانغوني وزياتر نقل لكورسكي كانتا لكليش كاتك كوجبيكي تازة دهاتم دو مانغنم تنها دبوايا سرقابن بوا تا أو فوزايا لناوي أنا نامي إنجا دكونا بيركنوا تا يكون شكان باسكي لكورسكي كان مانغوني لهر دنگ وهراوريا ايكي سيدو سمربو حتى بربرام قربالكي دنگ ما بربر يتراتي نسل كتابة قود اسلام تيكت يعني جولك لقربالكي دنگ بقوني رأي منو رأي تو كما أمس ثقافة سطحية ودوز بو وبرهم يام ثقافة يشا أما بواي كردوك إيما نتواني بكينا وأوي من إجديكم براسي هلا بروشا من لوانيا استئذان كذا بناوي عرفان أهلا كاتك من قوة لنا ودكانا سقالي ثقافة ونوسين بلاك إنه أنا بوشي شو كاد لما مرحلة كقناعك جيشنا أويك أم ثقافية ناتواني حالي كشيء مبتع أم ثقافية ناتواني پروردهيكي فكري دروستي خنراني خلقات هلا بروي رجايكي تر رسم كدقر رجايكي تر هذا موضوع كورسات وشتكي باش ولا لا و استشوتات درجي بيدا دم ويوادار مو كورسا كانش لا يوتيوب لا دته ومرجني خوم اللي ربي كم عليه بكم
ئەوانەی کە متابعە دەکەن دەتوانن بە ڤیدیۆ برادرانە مانوو دەبن بەوەی ئەو خەڵکەی تر کە داوای هەیە لە کۆرسەکان بیبیسە لە ڕێگەی یوتیوبەوە دەتوانێت دایگرێت و دەتوانێت گوێرە بگرێت وە لە کۆرسەکان دابەزیەوەی کانتە لەسەر مۆزۆی ئەخلاق و ئەم بابەتەی لێرە باسمان کردە و کۆرسە زەرورە بۆ زیاتر فراوانبوون و تێگەیشتنی کۆرسێکی تریش کراوە بە ناوەی بەرگرینامەکەی سوکرات کە ئەمە بەڕاستی باسی ئەخلاقی عەمەل یعنی ئەم کۆرسە بینینی کەسێکی ئەخلاقیە لە ناو ژیانە لە کارکتەری سوکراتە یعنی سوپاس بۆ مانوبوونتان کاتێکە ماڵدان کردە